دوای 8 ساڵمانەوە لە سووریا و ڕۆژئاوای کوردستان، ئەمریکا تاوتوێی کشانەوەی هێزەکانی دەکات. بە گوێرەی 4 سەرچاوەی ناو وەزارەتی دەرەوە و بەرگری ئەمریکا بۆ گۆڤاری فۆرن پۆلیسی ئەمریکی، ئەمریکا تاوتوێی کشانەوەی تەواوی هێزەکانی لە سووریا دەکات و کۆشکی سپی گەیشتووەتە ئەو باوەڕێی چی دیکە گرنگ نییە ئەو هێزانە لە سووریا بمێننەوە. سەرچاوەکانی گۆڤاری فۆرن پۆلیسی باس لەوە دەکەن گفتوگۆکان لەبارەی چۆنیەتی و کاتی کشانەوەی هێزەکان بەردەوامن. لە هەمان کاتیشدا ماڵپەڕی ئەلمۆنیتۆری ئەمریکی لە راپۆرتێکیدا باس لەوە دەکات ئەمریکا لە ئێستادا پێشنیازی ڕێکەوتنێکی هاوبەشی نێوان هێزەکانی سووریای دیموکرات و ڕژێمی سووریا دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش وەک ڕێگایەکی ڕوون بەرەو کشانەوەی ئەمریکا. ئەمریکا لە دوای سەرهەڵدانی داعش لە ساڵی 2016ەوە چووە سووریا و لە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان و سووریا جێگیر بوو. ئەمریکا لە سووریا زیاتر لە 10 بنکە و خاڵی سەربازی هەیە کە دیارترینیان بنکەی سەربازی تەنەفە کە دەکەوێتە سێگۆشەی سنووری عێراق، سووریا، ئەردەن. بوونی ئەمریکا لە سووریا بۆ 3 هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە: پاراستنی بەرژەوەندیەکانی هاوپەیمانەکانی، پاراستنی ئاسایشی وزە لە ناوچەکەدا، ڕێگری لە فراوانخوازی و هەژمونی رووسیا و ئێران. بە پێی ئامارەکان لە ئێستادا 900 سەربازی ئەمریکا لە سووریا هەن. تاوتوێی پرسی کشانەوەش لە کاتێکدایە لە دوای جەنگی غەزە زیاتر لە 130 هێرش لەلایەن بەرەی بەرگری ئیسلامی لە عێراق و سووریا کراوەتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. لێکەوتەی کشانەوەی ئەمریکا لەسەر ڕۆژئاوای کوردستان. دوای شۆڕشی گەلانی سووریا پەیەدە توانی کۆنتڕۆڵی ناوچە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان بکات. دوای ساڵی 2015 هێزەکانی سووریای دیموکرات کە لە کورد و عەرەب و کلدان و سریانی پێکدێت دروست کرا. لە ئێستادا ئیدارەی ڕۆژئاوای کوردستان بە ناوی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ناونراوە و زیاتر لە 130 خاکی سووریای لە ژێر دەستدایە. ئەو ناوچانەی لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریادان ناوچەکانی پارێزگاکانی حەسەکە و دێرەزور و ڕقە و بەشێک لە حەلەب لە خۆ دەگرێت. ئیدارەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە لەلایەن پەیەدە سەرۆکایەتی دەکرێت بەردەوام لەلایەن تورکیاوە ڕوبەڕووی فشار و هێرش بووەتەوە و لەلایەن ڕژێمی سووریاش دانی پێدا نانرێت. لە ئەگەری کشانەوەی ئەمریکادا ئیدارەی ڕۆژئاوای کوردستان ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون و گەمارۆدانی زیاتر دەبێتەوە. بەو پێیەی زیاتر ڕێگە بۆ تورکیا خۆش دەکات ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام بدات و هەلیش بە ڕژێمی سووریا دەدات بگەڕێتەوە ناوچەکە.